ئەم ئاگرە کە بەر بووە لە وڵاتە وێرانی کردن ئەومان فێر دەکا هەر کەسێک بێ باوەڕ بێ بەخوای گەورە گاڵتە بەخوا بکات خوای گەورە تۆڵەی لێ دەکاتەوە. ئەو ئافرەتە گوێمان لێ بوو ئافرەتە کۆمیدی ئەمریکیەکە کە ناوی نیکی جلاسەرە ئەڵێ چی گوێتان لێ بوو ئافرەتێکە پێش ئەوە دەڵێ پەنا بەخوای گەورە باسی کۆمەڵێک جائیزە دەکا کە تەوزیعیان کردووە کە بە کەسە ئەوانەی کە هۆلیودن کە ماڵەکانیان هەمووی سوتا قورکرا بەسەریانە کە پێشتر پێ ئەکەنین ئەو ڕۆژە کاتێکە گاڵتە بەخوا دەکا ئەڵێ فڵان ئەوەنەی هێنا ئەوەنە دەنگێنا بەڵام ئەڵێ خوای ئەم کەونە نەعوذ بالله هیچ دەنگێکی ناو سفر بوو دەنگی نەهێنا. بۆیە زۆرێک لە ئەمریکەکان لە ڕۆژنامە نووسەکان ئەڵێن هۆکاری سەرەکی ئەم بەڵایەکە بەسەر ئێمەدا هەدوو ئافرەتە بوو بەڵام خوا دەزانی ئەوەیە ئەوەنە ئێمە نازانین ئەوەیە لوت بەرزەکەیە هەر شتێک ئێمە نایزانین بەڵام گاڵتە بەخوا دەکات ئەڵێ خالقی ئەم بوونە کەونە لەم شارەدا بوونی نییە جوود هیچ دەسەڵاتێکی نییە بە ئاشکرا گاڵتە بەخوا دەکات بەڵام هەر دوای ئەوە خوای گەورە چی بەسەرهێنان هەر کەسێک گاڵتە بەخوا بکات بۆ یەکێک لە سەرۆکەکان کە لە هەشتاکانە هەڵبژێرا سەرۆکی بەرازیل وتی ئەگەر 500,000 دەنگ بهێنم خوایش ناتوانێت نەعوذ بالله ڕێگری لە من بکە بەڵێ 500,000 دەنگ هێنا زیاتریش بەڵام سبحان الله ئەمڕۆ ناوی دەرچوو کە بێتە سەرۆکی بەرازیل بەڵام پێش بەیانی خوای گەورە ڕۆحی لەسەندەوە هیچ کەسێک ناتوانێت گاڵتە بەخوا دەکەی لە دڵنیا بە پێشەوی سوێنەکەی بخوا ببێتە سەرۆک خوای گەورە ئینتیقام و تۆڵەی لێ کردەوە گاڵتە بەخوا مەکەن گاڵتە بە دینی خوا مەکەن خوای گەورە تۆڵەی زۆرە وی گاڵتە بەخوا بکە لە دنیا و لە قیامەت خوا زەلیلی دەکات